دەستگای خێرخوازی کەریمی عەلیەکە دەستگایەکی خێرخوازیە لە شاری سلێمانی دامەزراوە لەو ماوەیە توانوێتی هاوکارێکی زۆری تەندروستی بۆ سەرجەم با بڵێن شار و شارۆچکەکان بنێرێت بە دڵخۆشیەوە ئەمە جاری پێنجەمە بۆ سنووری پشدەر هاوکاری هەم خواردن هەم هاوکارە تەندروستەکان بنێرێت ئەمڕۆژ لە شاری ڕاین بە دڵخۆشیەوانە هەم توانیمانە هاوکاری دەمامەک لەگەڵ دوو ئامێری تاقیم بێنین بۆ شاری ڕانیە هیوادارین ئەمە ببێتە سەرەتایەک بۆ هێنانی هاوکاری بۆ بنکە تەندروستەکانی پشدەر و ببێتە هۆکارێک بۆ بەڵم پاراستنی گیانی هاوڵاتیان لەم سنوورە هەموو ئەم کارانەی کە ئێمە کردومانە بە درێژایی ئەم ماوەیە بە سپۆنسەری بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ بووە کە یەکێکە لە کەسایەتیەکان کە دەکرێت هەمومان شانازی بکەن کە کەسایەتێکی وا هەیە کە هاوکاریەکات لەم قەیرانە گەورەیە کە بتوانێت ببێتە هۆکارێ بۆ هاوڵاتیان. سپاس بۆ ڕێکخراوی کەریمی عەلیەکە کە توانیوێتی ئەمڕۆ کۆمەڵێک هاوکاری پێداویستی پزیشکی بهێنێ بۆ سنتەرەکەمان لە ڕانیە و لە قەڵازێ هیوادارین بەردەوامبوونیان هەبێت و چکە دیارە بەڕێوەبەراتی تەندروستی ڕاپەڕین سنوورێکی بەرفراوانە و پێویستیمان لەو جۆرە هاوکاریانە هەیە و هەر ڕێکخرا و کەسانێک هەبن یارمەتیمان بدەن سوپاسیان دەکەین و هەڵوێستیان بە بەرز دەنرخێنین.